حاڵەتان باش بە ئومێدی ئەوەی کە ئەمڕۆ ڕۆژێکی باش بێ ینی جیاواز بێ لە ڕۆژەکانی تر وەک ساڵانی تر و هەشتی مارسەکانی تر نەبێ ئەمەوێ سەرەتا بۆ دەست پێ بکەم کە پیرۆزبایی نازام لە ژنان کەمیان هەمیشە هاوخەم بم بۆ ئەو تاوانێنەی کە بەرامبەر بە ژنانەکرێ و بە تایبەتری لە هەشتی مارسەکانە کە ئەم ڕۆژە بۆ خستنە ڕووی دووبارە داواکردنەوەی مافەکانی ژنانە سەرڕای ئەوەی کە هەنێک مافووە دەست هاتوون کە نکۆڵی لێ ناکرێ بەڵام ناکرێ و بوەستین لە داواکردنی مافەکان بۆ ژنان ئەمەوێ بڵێم سەری ڕێز و نەوازش بۆ تەواوی ئەو ژنانەدا ئەنەوێنین کە بە هەر تاوانێک لە تاوانەکان شەهید دەکرێن ئەکوژرێن لە ژێر هەر ناونیشانێکە کە نیشانەی پرسیارە بۆ ئێمەی ژنان کە لە بوارەکەیە کارەکەین. ئێمە پرۆژەیان بۆ هەشتی مارسی ئەمساڵ بابەتێکی جیاواز بکەین کە بابەتەکە پەیوەندی بێ بەو ژنانەی کە کارەکەن. ئەم جارە هۆشیاری نەبێ بۆ ئەوەی کە ژنان کارکەن بەڵام ئەوانەی کە کارەکەن دۆخ و گوزارانیان چۆنە. ئێمە 500 فۆرممان هەبووە لەم 500 فۆرما 100 فۆرمی بە ئۆنلاین بۆمان گەڕاوەوە بە دوو جۆر ئیشمان لەسەر کرد بە ئۆنلاین و بە دەستیش بە ڕێگا کۆنەکە کە هەمیشە چووکمە زانین بەشێکی زۆری ئەو ژنانەی کە لە شوێنەکانە ئیشەکەن مەرج نییە سۆشیال میدیا بەکاربێنن مەرج نییە ئینتەرنێتیان هەبێ و موبایلی باشیشیانە بێ ئەسڵەن بۆ پڕکردنەوەی ئەو فۆرمە لەبەرەوە تاریقەی کۆنمان بەکارهێنا بۆ پڕکردنەوەی 370 فۆرممان بەدەستی پڕکردوتەوە 100 فۆرمیش بە شێوەی ئۆنلاین کە هاوڕێیانی ڕێکخراوی نوێ بەشدار بوون لە پڕکردنەوەی فۆرمەکانە تەمەنی ئەوانەی کە بەشداریان کردو لەگەڵ ئێمە کەواتە ئێمە 470 فۆرمی پوختمان هەیە بە ئۆنلاین و بە فۆرمی دەستی تەمەنی ئەم کەسانی کە بەشداریان کردووە لەگەڵ ئێمە لە 18 بۆ 67 ساڵا بووە ژمێرەکانی کارکردنی ژنان طبعاً کاژمێری کارکردنیان بە شێوەیەکە 3 کاتمان بۆ دانابوون 2 بۆ 4 کاژمێر کە لە سەیە 27 ژنان لە نێوان 2 بۆ 4 سەعاتە ئیشەکەن و لە 156یان 5 بۆ 8 سەعات کارەکە و لە 170یان لە 9 بۆ 12 سەعات کارەکەن. بۆچی ئەم کاتەماندانە لەبەر ئەوەی کە بڕی موچە بزانین شێوازی کارکردنەکانیان بە ئۆنلاین و کاری دەستی و کە ئۆنلاین و کاری دەستی شەردووکی بە یەکەوە ئەکرێت لە 168یان کاری ئامادەیانی لە دووکان و شوێنەکانە خۆیان بە فعلی کارەکەن بە ئۆنلاین کار ناکات لە 168 و لە 122 بە ئۆنلاین کارەکە و کە هەردووکیان بە ئۆنلاین و بەردەستیش لە 110 بەشداربووەکانی ئێمەیە کە بەم شێوەیە کارەکە بە شێوەیەکە لە 147 بەشداربووانی ئێمە بڕی موچەکەیان لە 100 بۆ 150 هزار دینارە 100 بۆ 150 هزار دینار و 160 بۆ 200 هزار دینار لە 129 بەشداربووەکان ئەو بڕەپارەیە وەرەگرن لە 250 بۆ 300 هزار دینار لە 121 یعنی کەمترینە بەداخەوە دیارە ژنان کاتژمێرێکی زۆر کارەکەن بە پێی ڕاپرسێکە بێ بەڵام بڕی موچەکانیان کەمە زۆریش کەمە بە شکڵێک لە 130 بەشداربووانی ئێمە لە 300 هزار دینار زیاتر وەرەگرن یعنی زۆر کەمە لە چاو ئەو ڕێژەیە کە سەعاتەکانی کارکردنیان هۆکاری کارکردنی ئەمانەتیانی خەڵک بۆچی کارەکە ئایا پێویستیان بەوەیە کار بکەن حەزیان لێتی بە چ شکڵێک بووە بەشێکی زۆری ژنان لەبەر کەم دەرامەتی ئیشەکەن یعنی نەبوونی داهاتێکی ڕاستەوخۆ و بەشێکیشان هەر خۆیان ئارەزووی کارکردنیانی حەزیان لێتی طبعاً ئەمە ئەوانە ئاگرێتەوە کە چۆنە ئەوانن کە کاری دووەمیانە لەواچە بۆ حەزبیکەن درێژەدان بە کاری خێزانیەسە بەشێکی زۆری ئەوانەی کە درومانەکەن لە دایک و باوک و لە خێزانەکانیانەوە بۆیان نەمێنێتەوە بەشێکیشان بۆ بژێوی و خۆیان ئارەزووی کارکردنیان ینی کەسانێکی با بڵێن بە غیرەتن و حەزەکەن ئیش بکەن بەراوردێکمان کردووە لە نێوان ئەو موچەی کە ژنێک وەریەگرێ بەرامبەر ئەو موچەی کە پیاوێک وەرەگرێت لە هەمان کارە بۆ نمونە ژنێک شیرینی دروستەکە لەگەڵ پیاوێک کە شیرینی لە دوکانێکی شیرینیا ئیشەکە خۆشنەکەشەر لە دوکانەکە ئیشەکە هەمان موچەیان پێدرێ بە بەڵێ و بە نەخێر لە 100 بەشداربووانی ئێمە ئەڵێن نەخێر هەمان موچە وەرناگرین
سعاتەکانی ینی کاژمێرەکانی کارکردن زۆرە بەڵام هەمان موچەشیان پێنادر ئەوەی کە زۆرترین خەڵک زۆرترین بەشدار بوو و تویانە تونوتیژیمان بەرامبەرەکرێ بەڵێ تونوتیژی ئابووری سەرەکیترین تونوتیژیە لە نێو ژنانە بەرامبەریانەکرێ لە دوای ئەو تونوتیژی دەرونی ئەنجا تونوتیژی کۆمەڵایەتی یەک کەیسی تونوتیژی جەستەییمان هەبووە یعنی لە ماوەی کارکردنی ئەم ژنانە کە کارەکە لە سەرەتاوە ماژەم پێکرد لە نێوان 1 بۆ 30 ساڵ 1 مانگ بۆ 30 ساڵ خەڵک بەشداری کردووە لە ئێمە یەک کەس تونوتیژی جەستەیی بەرامبەر کراوە و ئەوانی دیکە بە پێی ئەم تەصنیفە یەکەم جار تونوتیژی ئابووریە و دەرونیە و پاشان کۆمەڵایەتی زۆر بە کەمی هەیە بڵێ تونوتیژیم بەرامبەر نەکراوە هێشتر لەو پرسیارانەی کردومانە پێتان باشە ژنە لە نێو بازاڕا کار بکەن لە نێو مەیدانی کارا کار بکەن لە ساڵێن بەڵێ تا چەند خێزان هاوکار و یارمەتیدەری ژنان بووە بۆ ئەوەی کە کار بکەن بەشێکی زۆریان ئێمە 3 تەصنیفمان دانابوو زۆر و مامناوەند و کەم بەڵام بەشێک یعنی بە زۆر هەموو خێزانەکان هاوکارن لە کارکردنی ژنان و تا چەند هەست بە سەلامەتی شوێنی کارکردنەکەی کە تەمەنامانە کردەمە یعنی زۆر بووایە بەڵام بەڕادەیەکی مامناوەند ژنان هەست بە سەلامەتیەکەن لە شوێنی کارەکانیانە کە ئەمیش ئەکرێ هەڵوەستەی لەسەر بکەین داوامان کردبوو لە ژنان هەر سەرنج و پێشنیارێکیان هەیە بیخەنە ڕوو تاواکو بتوانێت کاری لەسەر بکرێت زۆریە و پێشنیارانە ئەوە بوون کە هۆشیاری بدرێ لەسەر شێوازی بازارکردنی ژنان چۆن خۆیان ببنە خاوەنکاری خۆیان و چۆن بەرهەمەکانیان کە هەیانە بازاڕی بۆ پیا بکەن